بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە و کۆمەڵک پرسیاری تر لەسەر هەم پرۆسەی هەڵبژاردن و هەمیش ئەو پلان و بەرنامەی کە دایان نابوو مەڵبەندی شەشی سۆران میوانداری بەڕێز خدر مستەفا لە پسرایی مەڵبەندی شەشی سۆرانمان کردووە کە ڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵمانایە. کاک خدر بانیت باش و سڵاو لێبێ بە هیوام زۆر باش بیت ئەگەر لە سنووری ئەوەش باران باری نەبارێ بارانێکی ڕەحمەت بێ بۆ هیواینکە ئەو ناوچانش ببوژێنەوە و ئەم بارانە و ناوچێش بگرێتەوە. کاک خدر با لۆ دەست پێ بکەین، ینی مەڵبەندی سۆران توانیان ئەو پلان و بەرنامەی کە داتان ناوە کە جەنابەت لێپچرایی مەڵبەندەکەی و چەند جارێک تریش من بەرنامەمان لەگەڵ جەناب تا کردەوە قسەمان لەگەڵ جەناب تا کردووە کە ئەو گڕوتینەی کە لە ناو خودی خۆتا وەکو کەسی یەکەمی ئەو شارە وەکو مەڵبەند وەکو حزب کە لەوێیت ئەم گڕوتینە چۆتە ناو هاوڵاتیان و کادیران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. چۆن توانیتان ئەم پلان و بەرنامەیە جێبەجێ بکەن یاخود ئەو پلانی کە داتاننا چۆن بوو بۆی کە بەم شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورە دەنگێکی باش بەدەست بێنێت و پلەی یەکەم بەدەست بێنە؟ زۆر سپاستانەکەم بەیانی ئێوە و بەیانی سەرجەم بینەرانی کورساتی ئازیز باش بێت و سپاس بۆ خی گەورە کە پێش هەموو شتێک ئەمڕۆ بارانی ڕەحمەت کە سەرتاسەری هەرێمی گرتوتەوە چۆمانیش سۆرانیش وەکو هەریە بەشێکی ئەم هەرێمە خۆشببختین. سپاس بۆ خی گەورە بارانێکی باش بەردەوامە و ئینشاڵا چەند ڕۆژێک بەردەوامە بێ بۆی بەشێک لەو دڵە ڕاوچەی خەڵک کۆتایی بێت و جارێکی کەوە خۆت گوتت بژانەوەیکی گەورە ڕوودات. زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی کە مەڵبەندی سۆرانتان بەسەر کردەوە بۆ ئەم هەڵبژاردنە. سپاس بۆ خی گەورە بە پشتیوانی جەنابی سەرۆک و کاک قوباد وەک سەرپەرشتاری بازنەی هەولێر و کۆی مەکتەبی سیاسی لە پێشەوەی هەمویان کاک دەرباز توانیمان ئەو پلان و بەرنمەیە جێبەجێ بکەین کە مەکتەبی هەڵبژاردن دایڕشت بوو بۆ هەڵمەتی هەڵبژاردن و سەرکەوتن لەم پرۆسەیە و ئەم جۆش و خڕۆشەی کە جەنابەت باسر کرد ئەمە دەستکەوتێکی گەورەیە و توانیمان بهۆیەوە سەرکەوتنێکی گەورە لە سنووری مەڵبەندی سۆران بەدیبێنین. بۆیە منەمەوێت لە پێشەوەی هەمووان سوپاسی سەرجەم دەنگدەرانی بازنەی هەولێر بکەم کە بەڕاستی توانیویانە لە هەولێر لە کۆیە لە سۆران بەیەکەوە هەمومان بەیەکەوە پلانێکی تۆکمە جێبەجێکن چونکە ئەم سەرکەوتنە بەتەنها سەرکەوتنی سۆران نییە بەڵکو سەرکەوتنی هەموو بازنەی هەولێرە. بۆیە سوپاسی سەرجەم دەنگدەرانی بازنەی هەولێر لە ناو سنتەری هەولێر کۆیەکەم. اینجا دێمە سەر ئەوەی کە زۆر سوپاسی تەواوی بازنەکانی مەڵبەندی سۆران بکەم کە پێک هاتبوون لە 16 بازنە و کۆی هەواڵەکانم لە سەرکردایەتی بەڵێ بەڵە وا دیارە وێنە و دەنگی کاک خدر تۆزێک خراپە بۆهی کەشوهەواشەوە قەیناکە ئەگەر بۆنەی کەشوهەوە بێت و بارانە ڕەحمەت و نەعمەتە بێ هەوڵین کە چارەسەری بکەین و دواتر بگەڕێنەوە بۆ لای کاک خدر و گفتوگۆکانمانی لەگەڵا دەست پێ بکەین و ئەگەر هاوکارمان بڕیار ئامادە بێت لە هەولێرەوە بچینە میوانەکەمان حازر بۆ باشە سار ئەگەڕێنەوە بۆ لای میوانەکەمان. کاک خدر ببوورە دەنگ و وێنەت نەما جا فەرموویە سە بەردەوام بە. بڵێ ئاساییەکە نەماوە چونکە بەهۆی باران و کەشو هاواوەیە ئەمەشیان بە جۆرێکی تر ڕەحمەتی خوای گەورەیە. هەواڵەن ئەم پلانەی ئێمە کە پلانی مەکتەبی هەڵبژاردن بووە بە ڕوحیەتی یەکتیمی هەموو هەواڵەکانم لە سەرکردایەتی سۆران و تەواوی تیمەکانمان توانیمان بەیەکەوە هەڵمەتێکی باش بەڕێوەبەرین. ئەم هەڵمەتی سەرکەوتووە توانیمان لە سەرجەم بازنەکانی سۆران جوڵەیەکی باش لە هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە ببین بە دەرلەوە بە ڕێنمایی و ڕاستپاردەی کاک قوباد وەک سەرپەرشتاری بازنەی هەولێر ئێمە هەڵمەتێکی ئاراممان بەڕێوە برد. ئەم هەڵمەتە توانی کاریگەری لەسەر دەنگدەرەکانی یەکێتی و دەرەوەی یەکێتی دابنێ. بۆیە خۆشببختین ئێمە ئەتوانم بڵێم کە توانیمان بە ئاستی خۆمان سەرکەوتنێکی گەورەم سۆگەر بکەین و ئەوەی ئێوە لە زانیارەکانە باستان کرد ئێمە لە سۆرانە پلەی یەکەممان بەدەست نهێناوە چونکە سۆران ناوەندێکی گەورەیە بۆ ڕکابەرەکانمان بەڵام ئێمە توانیمان وەکو خۆمان بە بەراورد بە هەڵبژاردننی ساڵی 21 بۆ هەپەر ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕێژەی دەنگەکانمان زیاد بکە و توانیمان ئەو دەنگی خۆمان بێنینەوە کە لە ساڵی 2024 بۆ پەرلەمانی کوردستان بەدەستمان هێنا. بەڵام ئەوەی کە زۆر بۆ ئێمە گرنگە و مێژوویە ئەوەیە کە بۆ یەکەم جار لە مەڵبەندی سۆران توانیمان دوو کاندیدمان سەرکەون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق کە ئەمە دەستکەوتێکی مێژووی گرنگە هەموو هەواڵانی
سۆران تێیدا بەشدارن لەم سەرکەوتنە و هەواڵانی هەولێر و کۆیش بەشێکن لەم سەرکەوتنی ئێمە بۆیە ئێمە زۆر دڵخۆشین کە بەجێبەجێکردنی پلانی مەکتەبی هەڵبژاردن بە ڕێنمایی و ڕێکار و ئەوەی کە کاقوبات بۆی دەستنیشانکردین توانیمان دوو کاندید سەرخەین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمە سەرکەوتنە گەورە و مێژوویەکەی سۆرانە کە هیوادارم بتوانین لە ئێستاوە پلانی باشمان هەبێت تاوەکو بەردەوام بین و بیپارێزین. بەڵێ کاک خەدر باس لەوە کرد بۆ هەڵمەتەی کە بە جۆش و خۆشێکەوە توانیتان ئەو ئامانجەی کە هەتانە بپێکن و دەنگێکی زۆر بەدەست بێن خۆشبەختانە کەواتە ئامانج و پلانی داهاتووتان چیە واتە پلانتان چیە بۆ خەڵکەی کە دەنگی بەیەکێتی نیشتیمانی کوردستان داوە؟ لە ڕاستیدا پلانی ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین باشتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین بۆ بە تایبەتی بۆ ئێمە لە سۆران چۆن بتوانین دەنگدەرەکانمان کە لە ڕابردوودا بە جۆرێک مامەڵیان لەگەڵ کراوە هەستیان بە جۆرێک لە ناومێری کردووە ئێستا متمانەدانیان بە لیستی یەکێتی لیستی 222 سەرۆک بافڵ و لیستی شەهیدان ئێمە متمانیان پێداوین دوو کاندیدمان یان دوو کە بەربژێرمان سەرکەوتون بۆیە بەڵێ ئێمە پلانێکی باش و گرنگمان هەیە چۆن بتوانین وەڵامی دەنگدەرەکانمان بدەینەوە چۆن بتوانین لە بەغداوە کە ئەبین بەهێزی هەموو دەنگدەرەکانمان لە بەغدا چۆن بتوانین ئەم بەرنامەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی لە خزمەتکردنی هەموو هەرێمی کوردستان و ئێمە داواشمان وایە تایبەتمەندێک بدرێ بە سۆران بە تایبەتی تر ئێمە لە بەردەمی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستانی ئەم سەرکەوتنی سۆران چاومان لە سەرکردایەتی و سەرۆک بافڵە کە بەڕاستی ئەبێ گرنگجێکی زۆر تایبەت بدەن بە سۆران بۆ ئەوەی ئەم تێکەڵبوون و ئاوێتەبوونەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ دەنگدەرەکانیان لە لیستی 222 لە سۆران ئەبێ وەڵامێکی پڕ بەپێستی خۆیان پێ بدەینەوە ئەویش بەوەیە کە بتوانین لە چوارچیوەی پلانەکەماندا زۆرترین بەش و پشک لە حکوومەتی هەرێمی کوردستان بدرێ بە سۆران بۆ ئەوەی بتوانین باشتر خزمەتکەین و داواشمان لە پەرلەمانتارەکانە کە دەچنە بەغدا ئەوان داکۆچیکاری سەرسەختی مافەکانی دەنگدەرەکان بن لە سۆران چونکە سۆران گرنگجێکی زۆر تایبەتی هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەنگانەی کە لە سۆران بۆ یەکێتی هێنراون و متمانە بە یەکێتی کراوە یەکێتی لە ئاستی گەورەی خۆی مامەڵە لەگەڵ ئەم کەیسە ئاکات لەگەڵ ئەم دەنگدەرانی خۆیەکە لەگەڵ ئەم متمانەیەەکە یەکێتی گرنگەکەی ئەوەیە کە متمانەکەی خۆی نادۆڕێنێ بۆیە زۆر گەشتبینین کە لە ئێستاوە ئێمە هەڵسەنگاندنێک و پلانێکمان هەیە بۆ ئەوی بتوانین لە هەڵبژاردنەکانی داهاتوو چۆن مامەڵە بکەین بەڵێ بە دڵنیاییەوە یەکێتی پلانی باش و گرنگ و گەورەی هەیە بۆ خزمەت هەم لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیش لە بەغدا لە چوارچەوەی ئەو یاسانەی کە خزمەتی هەرێمی کوردستانەکەن دڵنیام پەرلەمانتارەکانمان ڕۆڵی گەورەیانە بێت لە خزمەتکردنی زەڤەری سۆرانی ئازیز. زۆر باشە کاک خدر یەک هەواڵی بەپەلە هەیە ئاماژەیەک بۆ هەواڵایین و دواتر لەگەڵ جەنابتە بەردەوامە بین ئەویژەوەیە کە بەهۆی بارانبارینەوە ژمارەیەک فیدەری کارەبا تووشی شۆرت بوون جا ئەندازیار غالب محەممەد بەڕێوبەری کۆنتترۆلی کارەبای سلێمانی ڕایگەیاندەوە بەهۆی بارانبارینەوە دروستبوونی شۆر لەسەر تۆڕەکانی دابشکردنی کارەبا ژمارەیەک فیدەری کارەبا لە ناو شار و دەوروبەری شار کارەبایان بۆ دەرناچێت و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە لە هەندێک گەڕک لە شاری سلێمانی کارەبا نەمێنێت و کارەبایان نەبێ بەڵام ئەڵێ لە ئێستا تیمەکانی هۆبەکانی دابشکردنی کارەبا سەرقاڵی چارەسەرکردنی ئەم کێشەیەن و ئەم گرفتن بۆی بتوانن بە زووترین کات کێشەکە چارەسەر بکەن و کارەبا بگەڕێنەوە بۆ هاوڵاتیان و بۆ دانیشتوانی شاری سلێمانی ئەمە بابەتێک بوو کە دواتر هەم لە کورسات و هەم لە هەواڵەکانی دواترە قسەی زیاتر و زانیاری زیاتریشە درێ بە بینەرانی خۆشەویستی دەستگای میدیایی کورسات بینەوە بۆ لای جەنابە کاک خدر ینی ئێوە ئەم پلان و بەرنامەی کە داتانە کە سەرکەوتوانە جێبەجێ کرا و ماندوو بوون و بە هەوڵی کەسانی وەکو جەنابت و دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورە باش ئەمە تاو بوو چۆن لەسەر ئەم پلان و بەرنامەیە بەردەوامە بن هاوڵاتیان داواکاریان هەیە لایەنگران ئەندامان داواکاریان هەیە داوای خزمەتەکەن داوای ئەوەکەن کە پشتیوانیان بن پاڵپشتیان بن بتوانن چۆنەڵی هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجان و بتوانن کۆمپانیا گەورەکان ڕازی بکەن و قسەیان لەگەڵا بکەن کە بیان هێنە ئەو سنوورە لەبەرەوەی ڕەنگە حکوومەت وەکو پێویست لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان کار نەکات لە ناوچەیەک ئەتوانێت خزمەتگوزاری زۆر زیاتر کات و زۆر باشترەکە بەڵام لە هەندێک ناوچە پشتگوێ خات و پراوێزیەخە هاوڵاتیان و
ئەندامان و لایەنگران و کادران ئێسەی تر چاوەڕێی هەنگاوی نوێن لە ئێوە چه هەنگاوێکی ترتان هەیە و چۆن لەسەر ئەم بەرنامەی خۆتان بەردەوامە بن؟ لە ڕاستیدا ئێمە پلانێکمان هەیە لە دوای تەواوبوونی هەڵبژاردن ئێمە وەکو تیمێک بیرمان کردوتەوە کە چۆن لە قۆناغی داهاتوو هەنگاو بنێن. پلانێکی باشمان داڕشتووە بە دوو ئاراستا. پلانێکیان ئەوەیە کە ئێمە پێش هەموو شتێک هەڵسانگاندنێک بۆ ئەم سەرکەوتنانەی خۆمان بکەین کە لە بازنەکانە بەدی هاتوون، ئەمانەوێت توێژینەوەیەکی ورد بکەین، هەموو لایەنە خاڵە بەهێز و لاوازەکانی خۆمان دەستنیشانکەین، پلانێک لە ئێستاوە دابنین بۆ ئەوەی بتوانین لە ئێستاوە بۆ 4 ساڵی داهاتوو بۆ هەڵبژاردننی داهاتوو چۆن کارەکانمان بکەین. ئەمە ئەرکێکی حزبیە و لە هەمان کاتدا پلانمان هەیە بۆ خۆڕخستنەوە و جارێککە ئامادەکاری هەم ئۆرگانەکانمان و هەمیش لایەنی دەرونی دەنگدەرەکانمان چۆن بۆ ئامادەیان بکەین بۆ ئەوەی لە 4 ساڵی داهاتوودا چۆن کارەکانمان بکەین. ئەمە کارێکی حزبیە پەیوەندی هەیە بە ئۆرگانەکانی حزبەوە، ئەمە زیاتر لە کات و ساتی خۆیدا ئەکەوێنە سەرکارکردن، بەڵام ئێمە دەستمان بەجێکردنی داڕشتنی پلانەکە کردووە. سەبارەت بە دیوی دووەمی خزمەتی خەڵک بەڵێ بە دڵنیاییەوە لە چوارچەوەی پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتکردنی خەڵک من دڵنیام یەکێتی ئەبێ باشتر و باشتر ئاور لەم سنوورە بداتەوە، بە تایبەتی سەردانی مەیدانی جەنابی کاقوبات بۆ سنوورەکە لە هەڵمەتی هەڵبژاردن بەرچاوڕوونیەکی گرنگ و گەورەی دەستکەوت کە ئەبێ یەکێتی چۆن لەگەڵ ئەم هەموو دڵسۆزانەی یەکێتی لە سنووری سۆران کە ناوچەیەکی گەرمە بۆ یەکێتی، ناوچەیەکە کە مەڵبەندی دەستپێکی شۆڕشی نوێگەلەکەمان بووە، مەڵبەندی شەهیدانە، بۆیە ئەبێ یەکێتی بە گرنگی و گەورەتر سەیری ناوچەکە بکە. ئەمە دڵخۆشی کردین کە جەنابی کاقوبات ڕاستەوخۆکان. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە قۆناغی داهاتوودا ئەم بەرنمەیە جێبەجێ بکە، ئاوردانەوەی بکە، بە تایبەتی دروستکردنی دەرفەتی کار بۆ ئەو گەنجانەی ئێمە زۆر گەنجانێکی زۆر لە سنوورەکەمان هەن کە زۆر بە پەرۆشەوە بەرەم یەکێتی هاتن، متمانەی خۆیان لەم هەڵبژاردنە بە یەکێتیدا. بۆیە داوام وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ڕێگای حکومەت هەم لە ڕێگای کەرتی تایبەت گرنگی زۆر تایبەت بە سۆران بدات، چونکە سۆران ئەوە دێنێ ئەبێ بۆ هەڵبژاردننی داهاتوو ئێمە پێویستمان بە هەڵمەتێکی کارانە بێ بۆی ئەم 4 ساڵە کاری باش بکەین بۆی متمانەی خەڵکمان بەدەستێنەوە، پەرەی پێ بدەین و گەشەی پێ بدەین و زیاتری بکەین. بەڵێواتە کاک خەدر لە پێش هەڵبژاردنەوە کارتان بۆ کردو بەرچاوڕوونیتان هەبێ واتە ئامادەکاریتان کردبێ بۆ کێشە و پێویستیانەی کە خەڵکانی هاوڵاتیانی سۆران پێویستیان پێێتی بۆ کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەو کەسانی کە ئەتوانن چاکسازی بکەن. بەدڵنیاییەوە ئەوەمان کردووە، ئێمە پێشبینیمان کردووە، پلانمان هەبووە و پلانەکەمان ئێستا لە قۆناغی یەکەم کە قۆناغی هەڵبژاردن بوو جێبەجێمان کرد، بۆ قۆناغی دوای هەڵبژاردنیش بەڵێ ئەم پلانە بەردەوامە بێت، چونکە بەبێت پلان ناتوانین ئێمە هیچ هەنگاوێک باوین. بۆیە خۆشبەختین بەوەی ئەم سەرکەوتنەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆران کە دوو نوێنەرمان بە ئەو ژمارە دەنگە بەدەستمان هێناوە، دوو نوێنەرمان چێتە بەغدا بە پلان بووە. بۆیە بە دڵنیاییەوە ئێمە پلانمان هەیە و ئەم پلانەش بەشێکە لە پلانی گەورەی یەکێتی بۆ سەرکەوتنەکانی داهاتوومان و بۆ خزمەتی خەڵک. باش کاک خدر، جەنابەت باسە لەو پلانە کرد و ئەو پلانەی کە جێبەجێتان کردو و سەرکەوتوو بوونتیە. یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی چەندین مەڵبەندە لە شار و شارۆچکەکانە، چۆن بەیەکەوە لەمە دوات تەنسیقەکەن پەیوەندیتان ئەبێت بۆ ئەوەی بتوانن ئەو پلانی کە لەوێ هەبووە ئەو پلانی کە لەوێ جێبەجێکراوە ئەمە هەموو مەڵبەندەکانی تر بگرێتەوە بەیەکەوە وەکو تیمێک، لەبەرەوەی پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکە کە بەردەوامە هەر 4 ساڵ جارێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بۆ پەرلەمانی کوردستانە و لەم فترەیە یاخود لەم نێوەندەیە لە هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر کۆمەڵە کەسی تری تر مافی دەنگدانیانە بێ، ینی ڕێژەکە بەرەو سەرەوە ئەڕوا، ئەرکەکەی ئێوەش قورسرە بێ. چۆن پەیوەندی لەگەڵ مەڵبەندەکانی ترا دروستەکەن و چۆن کارەکەن بۆ ئەو کەسەی کە لە هەڵبژاردننی داهاتووە یەکەم جارێتی دەنگ بات و چۆن قەناعەتی پێەکەن کە ئەم پلان و بەرنامەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی پلان و بەرنمەیەکە بۆ ئایندێ بۆ داڕشتنی سیستمێکی نوێ لە وڵاتە بۆ بنیادێکی نوێ لە نێو وڵاتەکەیە. ئەم پلانی کە جەنابەت باسیەکە ئەمە پلانی داڕژرا و دیراسەکراوی مەکتەبی هەڵبژاردنە کە لەلایەن مەکتەبی سیاسی بەڕێز و سەرۆکەوە پەسەند کرابوو. ئێمە نەمان بە هیچ شێوەیەک لە پلانەکەی ئەواندا بۆ هەڵبژاردن زیاد و کەمیمان نەکرد، ڕێک پلانەکەی ئەوانمان جێبەجێ کردووە، بەڵام
پلانی ناوخۆیمان بە گونجاندنی هەندێک لە بەرگەکانی پلانەکە بۆ گونجاندنی لەگەڵ بارودۆخی سۆران ئەم گۆڕانکاریە بچووکانەمان کرد ئەجینا ئێمە ڕێک پلانەکەی مەکتەبی هەڵبژاردنمان جێبەجێ کرد کە ئەم پلانە بۆ کۆی مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وە هاوتا بووە یانی وەکو یەک بووە ئەوەی لەلای ئێمە جیاوازتر بوو لە مەڵبەندەکانی تر ئەوەیە کە گەنجانی سۆران کادرەکانی سۆران هەمومان بە سەرکردایەتی سۆران لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کارمان کرد بە ڕۆحیەتی یەکتیمی کارمان کرد ئەم یەکتیمی و یەکدەنجێ وای کرد ئێمە بتوانین سەرکەوتنێکی گەورەم سۆگەر بکەین بۆیە من داوام وایە پلانی مەکتەبی هەڵبژاردن پلانێکی تۆکمەیە بۆ هەموو مەڵبەندەکان بە گونجاندنی لەگەڵ بارودۆخی مەڵبەندەکان ئەکرێ سەرکەوتوو بین بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە چۆن بتوانین ڕۆحیەتی یەکتیمی لە ناو کادرەکان و ئۆرگانەکاندا دروستکەین بە یەکتیمی کارەکە بکەین ئێمە توانیمان لەوە سەرکەوتوو بین ئەتوانم بڵێم نهێنی سەرکەوتنی ئێمە پشتیوانی سەرۆک و کاقوباد و کاک دەرباز بە ڕۆحیەتی یەکتیمی کارکردنمان ئەم سەرکەوتنەی بۆم سۆگەر کردین بۆیە دڵنیابن ئێمە سوودە ئەزمون لە کە هەنگاوەکانی خۆمان وەرەگرین و ئامادەشین ئەم ئەزمونەی خۆمان بگوازینەوە بۆ سەرجەم مەڵبەندەکانی تر ببین بە بەشێک لەوەی کە لە داهاتوودا هەموو مەڵبەندەکان بەم ڕۆحیەت و کارکردنە کار بکەن بۆی سەرکەوتنەکانی یەکێتی هەموو ڕۆژێک لە ڕۆژی پێشخۆی و دوای خۆی گەورەتر بێت. بەڵێ ئێمە شیوادارین خدر مستەفا لێپرسراوی مەڵبەندی شەشی سۆران زۆر سپاس بۆی کە ئەم بەیانیە لەگەڵمان نابووی.